إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، برایانی بەڕێز و خۆشەویست، باشترین کەلام، باشترین قسە و گفتار کە بوترێ فەرمایشتی خوای پەروەردگارە، و باشترین ڕێباز کە ئینسان شوێنی بکەوێ و ملکەچی ببێ و لەسەری بڕوا تا مردن ڕێبازی محەممەدی مختارە صلی الله عليه وسلم، و خراپترین ڕێگا کە ئینسان ئەگەر لەسەری بچێ هەر دنیای ئەبێ بە جەهەنەم پێشی قیامەت، ئەو ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازی پێغەمبەری خۆشەویستمانە صلی الله عليه وسلم، هەر لادانێک، هەر سەرپێچیکردنێک بۆ ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرگەردانیە، نەکبەتیە، بەدبەختیە، داهێنراوە و سەری صاحبەکەی و خاوەنەکەی لە ئاگری جەهەنەمەوە دەرەخا. مسلمانە بەڕێزەکان، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لفرمايشتكي صحيحة أفرمي: يصبح على كل سلامي من أحدكم صدقة، فكل تسبيحة صدقة، وكل تحميدة صدقة، وكل تهليلة صدقة، وكل تكبيرة صدقة، وأمر بالمعروف صدقة، ونهي عن المنكر صدقة، ويجزئ من ذلك ركعتان يركعهما من الضحى. خۆشەویستی خوا ئەفەرمێ صلى الله عليه وسلم: هەموو بەیانیانێ گشت جومگەیەک لە جومگەکانی ئینسان ئەگەر هەڵسا و ساغ بوو، نقصان نەبوو، پێویستە لەسەر ئینسان خێر و سەدەقەی بکا، وەکو شکرانەیەک بۆ خوای پەروەردگار. هەموو جومگەیەک لە جومگەکانت، هەموو ئەندامێک لە ئەندامەکانی لاشت. پاشان ئەفەرمێ پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم وەکو وەڵامێک بۆ ناوچاوانی ئەو ئەسحابانەی کە دانیشت بوون کە لە ناوچاوانیانە ئەی خوێناوە کەوا چۆن ئینسان ئەتوانێ بۆ هەر جومگەیەک لە جومگەکانی لاشە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئەم حەدیثە لە ڕیوایەتی ترە ئەفەرمێ 360 جومگەن، چۆن ئەتوانێ ئینسان لە ڕۆژێکە یان لە شەو ڕۆژێکە 360 خێر بکە، 360 سەدەقە بکە. زۆر زەحمەتە. بۆیە خۆشەویستی خوا ڕێگاکەی ڕوونتر کردنەوە، ئاسانتری کرد. فەرمووی هەموو سبحان اللهە کە ئەیکەی مسلمان سەدەقەیە، یعنی هەموو سبحان اللهە کە لە دەمت دەرەچێ سەدەقەیەکە، هەموو ئەلحەمدولیللایەک کە لە دەمت دەرئەچێ بە زوانت ئەیکەی دڵت لەگەڵایەتی سەدەقەیەکە، هەموو لا ئیلاهە ئیلا اللهەک کە ئەیڵێی بەڵام لە دڵەوە و لە ناخەوە و لە معناکەشی تێئەگەی سەدەقەیە، هەموو ئەڵڵاهو ئەکبەرێک کە ئەیکەی لە ناوی دڵتەوە دەرچێ لە معناکەشی تێبگەی خۆی بۆ خۆی سەدەقەیەکە. و ئەمر بە چاکە، نەسیحەتی خەڵک بکەی، ئەمریان پێ بکەی کە چاکە بکەن خۆی بۆ خۆی، هەموو ئەمرێک کە ئەیکەی بە چاکە سەدەقەیەکە. و قەدەغەکردنی خەڵکیش لە خراپە، کاتێ خراپەیەک ئەبینی نصيحتي خلق أكي كوازي لبينن
خۆی بۆ خۆی سەدەقەیەکە. بەڵام لەوانەیە ئینسان بۆی نەکرابێ بەهۆی هەندێک حاڵەتەوە ئەمانەی هەموو بۆ نەکرابێ کە لە ڕاستیە ئێستا خوای تەعالا ئاسانی کردووە. تۆ هەموو نوێژێ ئەگەر دوای نوێژەکان بەڕێک و پێکی دانشیت و پەلە نەکەیت و لەسەر خۆت 33 جار سبحان الله سنەتە بیکەیت و 33 جار الحەمدولله سنەتە بیکەیت و 33 جار الله ئەکبەر سنەتە بیکەیت و جارێک لا ئیلاهە ئیلا الله سنەتە بیکەی، 5 فەرزەکە ئەبێ بە 500. لەوەش تێپەڕەکە ڕۆژانە تۆ دەیەها ئەمرەکەی بە چاکە و دەیەها قەدەغەشەکەی لە خراپە لە ناو ماڵ و مناڵەکەی خۆتە، خۆی بۆ خۆی سەدەقەیە. بەڵام ئەگەر ڕۆژی ئەمانەت هەموو بە کۆ نەکرایەوە، ئینسان پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر 2 ڕکات نوێژی چێشتەنگا بکە جێگەی ئەم هەموو 360 خێرە ئەگرێتەوە. 2 ڕکات نوێژی چێشتەنگا، نوێژی ضوحا. بەڕاستی نوێژێکی زۆر زۆر گرنگە نوێژی ضوحا، بۆیە جێگەی ئەم هەموو خێرە ئەم هەموو سەدەقەیە کە پێویستە لەسەرت ئەنجامی بدەی جێگەی هەمویان ئەگرێتەوە. طبعا ئەم حەدیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم معجزەیەکی عەجیبیشی تایە بەوەی کەوا جومگەکانی ئینسانی ژماردووە بە 360 جومگە. دكتور عبد الله بن عبد العزيز المصلح كأمين عامي هيئة عالمية بو إعجازي علمي لقرآن وسنة أفرمي قشتم ببروفيسور دكتور بروي كدكتوريكي طبيبيكي نمساوية لمشهورترين دكتوركاني عالمة برسيارم ليكرت كوا جماركاني جمگەکانی ئینسانتان ژماردووە کەوا جمگەکانی عەدەدی مەفاسڵی ئینسان جمگەکانی ئینسانتان ژماردووە ژمارەکەی چەنە؟ وتی بەڵێ. دوای دراسەتێکی زۆر دوای ئەوەی کە جسمی ئینسانمان تەشریح کرد، یعنی جسمی مردوەکانیان هێنا و تەشریحیان کرد بە لە یەکدانەوەیەک و بە پێشکەوتنی علمی بۆمان دەرکەوت کە 360 جمگە لە لاشەی ئینسانە هەیە. ئەڵێ وتم ناکرێ زیاتر ناکرێ کەمتر، دانەیە زیاد دانەیە کەم، وتی نە مستحیلە 360 جمگە. ئەڵێ منیش پێم وتم ئەم دراسەیە کە ئێوە کردان چەندێکی خایان؟ وتی زیاد لە 50 ساڵی خایان تا گەیشتینە ئەو حەقیقەت و ڕاستیە کە جمگەکانی لاشەی ئینسان 360. ئەڵێ من وتم ئەم ژمارەیە کە تۆ باست کردووە پێش 1400 ساڵ بەر لە ئیسا پیاوێک باسی کردووە. وتی کێ؟ مستحیلە، ئەمە پێش ئێمە کەس نەیزانیوە. وتم محەممەد المستەفایە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم. ئەڵێ وتی چۆن مستحیلە شتیوا چۆن ئەبێ؟ ئەڵێ حەدیثەکەی پێغەمبەرم بۆی خوێندەوە صلى الله عليه وسلم وباش تحقيق دڵنیابوونی کە ئەمە حەدیثی پێغەمبەرە صلى الله عليه وسلم. وتی گوێم بۆ بگرن، والله ئەگەر من احترام و ڕێز لە عەقلی خۆم بگرم ئەبێ من شایەتمان بێنم کە ئەو محەممەدە پێغەمبەری خوا بووە، چونکە مستحیلە ئەمە کەس نەیزانیوە، حتا پێش 50 ساڵ کەس نەیزانیوە، چجا 1400 ساڵ کە علم ئەو پەڕی لە خوارەوە بووە. بۆیە خۆشەویستەکانم ئەم معجزە گەورەیەش لەو حەدیثەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بەدی ئەکرێ. مامۆستایەکە گێڕێتەوە ئەڵێ ڕۆژێکیان گەنجێک هات بۆ لام، گەنجەکە زۆر غەمبار دیار بوو، زۆر بێتاقەت دیار بوو. هاتوتی مامۆستا من زۆر بێتاقەتم، زۆر غەمبارم، بەڕاستی زوڵمم لێ ئەکرێ لە دۆستان و خۆشەویستانەوە هەروەها لە ناحەزانیشمەوە زوڵمم لێ ئەکرێ، زۆر بێتاقەت بووم، نازانم ڕووبکەمە کوێ، دەرگایەکم بۆ پیشان بدە کە ڕووی تێ بکەم. ئەڵێ منیش وتم دەرگا هەیە بۆ ئەوەی ڕزگارت ببێ لەو حاڵەتت، بەڵام دەرگاکە قورسە، گرانە، ئاسان نییە بتوانی جێبەجێ بکەی. وتی مامۆستا پێم بڵێ هەرچی بێ ئەنجام بێدەم. ئەڵێ پێم وت
چوار ڕکات نوێژی ضحا ئەنجام بدەت و تەرکی مەدە تا ئەمری چوار ڕکات نوێژی ضحا ئەنجام بدە و تەرکی مەدە تا ئەمری وتی مامۆستا ئەمە چۆن وایە یعنی ئەم پرسیارەکەی من لەگەڵ ئەمەیە جیاوازی هەیە من پرسیارم لێ کردی کەس دوڵم لێ کرێ تۆ فەرمووت چوار ڕکات نوێژی ضحا ئەنجام بدە و تەرکی مەدە تا ئەمری ئەڵێ ئەو حەدیثەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم بۆی خوێندەوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی قودسیە لە الله وجل جلاله ئەیگەڕێتەوە کەوا فەرموویەتی خوای پەروەردگار يا ابن آدم صل لي 4 ركعات أول النهار أكفك آخره أي بني آدم أي آدمي زاد أين وكي آدم لسرتاي روجة وشوار ركعات نيوجم بوبك من كوتايكي بود زمانكم لسرتاي دركوتني روجة وشوار ركعات نجم بو أنجام بدا بدلكي باكوا من كوتايكي بو زمانكم کۆتایەکەی بێڵە لەسەر خۆم ئەڵێ گەنجەکە ڕۆیشت مدەیەکی بەسەراتیا پەڕ بوو ئەم باسە و ئەم پرسیارم هەر لەبیر چووە چونکە مامۆسایان زۆر پرسیاران لێ ئەکرێ ئەڵێ ڕۆژێکیان تەلەفۆنێکی بۆ کردم هەر ئەو گەنجە خۆی پێ ناساندم وتی مامۆسا الحەمدولله لەخوا بەزیاو بێ لەو ڕۆژەوە بەردەوامم لەسەر ئەو چوار ڕکاتە کە تۆ ئامۆژگاریت کردم کە فەرمووت خوای تەعالا لە حەدیثی قودسا فەرموویەتی لەخوا بەزیاو بێ ڕزگارم بوو کەس ستەمی لێ نەکردم لەو ڕۆژەوە تا ئێستا بەڕاستی نیعمەتێکی گەورەیە خۆشەویستەکانم هەر فەرمایشتێک یان هەر سونەتێک کە پێغەمبەری خوا ئەی فەرمێ ئەگەر ئێمە جێبەجێی بکەین بەڕاستی بەختەوەری دنیا و قیامەت بەدەست ئەهێنین سونەتی ضحا خۆشەویستەکانم فەزڵێکی زۆر گەورەیە فەزڵێکی زۆر گەورەی هەیە کارێکی زۆر پیرۆز و مبارەکە ئەگەر ئینسان بتوانێت بەردەوام ببێ و ئەنجامی بدە پێغەمبەری خۆشەویستمان لە حەدیثی قودسیە ئەگێڕێتەوە ئەفەرمێ خوای تەعالا فەرموویەتی وما يزال عبدي يتقرب إلي بالنوافل حتى أحبه بەردەوام خوای تەعالا ئەفەرمێ بەندەکەم لێم نزیک ئەبێتەوە بەبەجێهێنانی سنەتەکان بەبەجێهێنانی نوێژی سنەت بەبەجێهێنانی ڕۆژووی سنەت بەبەجێهێنانی خێر و سەدەقەی سنەت بەردەوام عەبدەکەم لێم نزیکت ئەبێتەوە حتا وای پێدێ خۆشم ئەوێ و هەر کەسێکیش خوا خۆشی بوێ خۆشبەختی بۆ ئەو کەسەیە مزگێنی بۆ ئەو کەسەیە کە خوای تەعالا خۆشی بوێ ئەو خۆشەویستیە بەچی جێبەجێ ئەبێ بە زیادکردنی کارەکان و کردەوەکان لەسەر فەرزەکان سنەت ڕۆژ و سنەتی خێر و سەدەقە سنەتی نوێژەکان و یەکێک لەوانەش نوێژی زوحایە کاتەکەی نوێژی زوحا خۆشەویستەکانم لەکەیەوە دەسی پێ کاتاکەی کاتی نوێژی زوحا نوێژی چێشتەنگا لەکەیەوە دەسی پێکە لەو کاتەوە کە خۆر هەڵدێت یعنی خۆر هەڵدێت بە قەدەری 2 متر بەرز ئەبێتەوە یعنی تۆ بڵێت چارەکێ دوای هەڵهاتنی خۆر دەسی پێکە تا بەقەدەر 2 متری بمێنێ بۆ ئیستیوا یعنی تقریبا 20 دقە پێشی نوێژی نیوەڕۆ دوای خۆر هەڵهاتن بە قەدەری چارەکێک ئیتر نوێژی زوحا دەسی پێکە ئەگەر لە سەرەتاکەیەوە ئەنجامی بدەی یعنی هەر یەکسەر ئەو کاتە ئەنجامی بدەی ئەوە پێشی ئەوترێت نوێژی ئیشراق پێشی ئەوترێت نوێژی ئیشراق ضحاشی پێ ئەوترێ و ئەوە ئەگەر لە مزگەوتا بمێنیتەوە تا ئەو کاتە و لە دوای نوێژی بەیانی بمێنیتەوە تا ئەو کاتە و ئەو نوێژە ئەنجام بدەیەوە خێرەکەی زۆر زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ وەکەوە وایە ئینسان حەجێک و عومرەیەکی ئەنجام دابێ وەکەوە وایە ئینسان حەجێک و عومرەیەکی ئەنجام دابێ وەکەوە وایە ئینسان حەجێک و عومرەیەکی تەواوی ئەنجام دابێ دوای ئەوەش ئیتر نوێژی زوحا بەردەوامە حتا ئەگاتە پێش نیمەڕۆ بە 20 دقە پێش بانگی نیوەڕۆ بە 20 دقە ئینسان ئەتوانێت ئەو نوێژە زوحایە ئەنجام بدا باشترین کاتەکانی نوێژی زوحا خۆشەویستەکانم دوای ئەوەیە کە خۆر گەرمەکە هەندێک
إذا رمضت الفصال بيغمر أفرمي صلى الله عليه وسلم أو كاتي كوا بچكە حشتر کاتێک ئەوێت دابنیشێت خۆرەکە ئەوەنە زەوی گەرم کردووە ناتوانێت بە ئیسراحەت دانشێ بە دوای سێبەرە ئەگەڕێ يعني تقريبا ئێستا لەم کاتانەی خۆمان سەعاتی دەوری نۆیە ئەم کاتە ئەم وەختەی کە ئێستا تایە مانگی نۆیە کە تایە ئەژین دەور سەعاتی نۆ نیم و ئاوایە باشترین کاتەکانی بەڵام نوێژی زوحا دوای خۆردەرچوون بە چارەکێک حتاوەکو نوێژی نیمەڕۆ بە 20 دقە ئەمێنێتەوە ئەتوانێ ئینسان ئەنجامی بدە. نوێژی زوحا سنەتە برا بەڕێزەکانم فەرز نییە سنەتێکی مؤکدەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمایی ئەسحابەکانی کردووە بەڵکو وەسیەتیشی پیان کردووە ئەوەتە ئەبوو هورەیرە خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ ئەوصانی خەلیلی صلى الله عليه وسلم بثلاث أوصاني خليلي بثلاث محمد المصطفى خوشويستم سي وصيتي بيا كردوم سي وصيت كتركي نكم يكميان بصيام 3 أيام من كل شهر سي روج لمانيا كان روجوي تابقرم سي روج وركعتي الضحى دركاتي نجي الضحى وتشتنقات ترك ندم وأن أوتر قبل أن أنام ونجي وتر أنجام بدم بيش أوي بخوم نجي وتر كالدواء نجي سنتي عشاء أكري كالركاتك ودسي فيك تاس ينظرك تا ينظرك لركاتك وتا ينظرك دسي فيك أوش نجي وتر لكاتي ترى باسيك إن شاء الله تعالى. أم حديث إمام بخاري مسلم أيجرنا وهروها على حديثي صحيحة أبو الدرداء أفرمي أوصاني حبيبي محمد صلى الله عليه وسلم بثلاث في غمري خوشوي صلى الله عليه وسلم سي وصيتي بيا كردم لن أدعهن ما عشت وازي لنا ينم حتى أمرم بصيام 3 أيام من كل شهر وصلاة الضحى وبأن لا أنام حتى أوتر همان وصيت في غمر صلى الله عليه وسلم بأصحابي كي تريش كردوتي كأبو الدرداء خواهي لي الرازي به خوشوي سكانم أم سنة لدسي خوتان مدن وهول بدن أم أجل قورتان دس كوي إن شاء الله الروجانة وأو وصية قوري في غمر صلى الله عليه وسلم كوا هركسيك أنجامي بدا إن شاء الله خوار رحمي فيك أو الروجة حتى إيوار خوي تعالى أبي بضمانتي أأمل دسي خوتان مدن إن شاء الله تعالى. يا ربي خويا ابو خاطرنا وجوانا كان اخوتي هدايات من دي نوري ايمان خيت ضلكان مانو بردوام من كيل سطاعته عباده دور من خيتوال لمعصيته لجناح يا ربي خويا لو كسان بين كخوشت اوين لو كسان نبين كقينه ليانا يا ربي خويا ابو خاطرنا وجوانا كان اخوت بو خاطر اسم عظمي اخوت شفاينا خوشكان من بدي بتايبتي او نخوشاني كدواي دعاء خير يعني لكردوين هنيك هي عملياتي هي هنيك هي نخوشي قراني هي داوای دعای خێری لە کردن یا ربی یا شافیا الله شفایان بدەی یا ربی هەر کەسێک احتیاجەیەکی هەیە نوقسانیەکی هەیە خەم و پەژارەیەکی هەیە یا ربی لەسەری لای بدەی هەر کەسێ مناڵی نییە مناڵی ساڵحی پێ کەرەم بکەی یا ربی خوایە هەر کەسێک قەرزارە ڕەحمی پێ بکەیت و قەرزەکەی بۆ جێبەجێ بکەی یا ربی خوایە هەر کەسێک گیراوی هەیە گیراوەکانی بۆ دەرباز بکەی یا ربی خوایە بخاتم ناوە جوانەکانی خۆت کوردستان لە هەموو بەڵاو و مصیبەتێک بە دوور بگری يا ربي نخوشي وناخوشي من لسر لابي يا ربي كاربدسي باش وشاك من بنصيب بكي يا ربي دسي ظالمان لم ولاته بدور بقري بنبر بكي يا رب العالمين آمين آمين. مسلمان بالرزكان جماري نيوجك يعني جماري ركعات كان نيوجي ضحى لدور ركعته ودسي في أكاد تا شوار تا شش تا هش جاري وابو في غمر صلى الله عليه وسلم دوانزشي كردوا وإتر جمارك دياري كراونية براستي أويك صحيح به ئەوەی کە صحیح بێژمارەی نوێژی ضحا دیاری نییە ئینسان هەرچەندێ خوا بۆی کرد ئەتوانێت نوێژ بکات ئیتر پێغەمبەر خۆی ئەوەنەی کردووە تا 12 جار و ئەسحابیش هەروە بوون. نوێژی ضحا قەزا ناکرێتەوە ظاهیر وەکو نوێژەکانی تر نییە سونەتەکانی تر نییە قەزا ناکرێتەوە گەر لە دەست دەرچوو ئیتر ئەڕوا و هەروەها نوێژی ضحا هەندێک لە زانایانمان فەرموویانە مسافریش بی ئەتوانی ئەنجامی بدەی یعنی لە سەفەریشا نوێژی سونەت ناکەی لە سەفەرە بەڵام نوێژی ضحا ئەتوانی بکەی. ئایا نوێژی ضحا ئەتوانی بە جەماعەت ئەنجامی بدەی؟ ابن عثەیمین بەڕەحمەت بێ ئەفەرمێ ئەتوانێ ئینسان هەندێک لە نەوافلەکان بە جەماعەت ئەنجام بدا بەڵام
مرج نییە یعنی تۆ بە بەردەوامی بە جەماعەت بیکەی خۆی ئەسڵ وایە هەر بە تەنیا بیکەی بەڵام ئەگەر جار جار و جەماعەتیش کردت یعنی کەسێک هات تەپاڵت کردت اعتیادیە پێغەمبەر صلی الله علیه وسلم جاری وا هەبوو شەو نوێژی خەڵکێک هاتەتە پاڵی نوێژەکەیان لەگەڵیا کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەنگی نەکردووە یەڵایەتی لەگەڵیان نوێژەکە بکەن کەوا بوو هەندێک لە نەوافل دروستە وەکو ئیبن عوثەیمین ئەفەرمێ